یحیا جامعی سەرۆکی ماوە بەسەرچووی گامبیا دوای 22 ساڵ لە حکومڕانی ئامادەی نیشاندا کورسی سەرۆکایەتی وڵات بەجێ بهێڵێت. دوای 22 ساڵ لە سەرۆکایەتیکردنی گامبیا و لا ژێرفشاری نێودەوڵەتی و هەڕەشەی دەستێوەردانی سەربازی، یحیا جامع سەرۆکی ماوە بەسەرچووی ئەو وڵاتە ئامادەی نیشاندا کورسی سەرۆکایەتی وڵات بەجێ بێڵێت. یحیا جامع سەرۆکی گامبیا ڕایگەیاند پێویست ناکات یەک دڵۆ بخوێن بڕێژرێت و دەستبەرداری پۆستەکەم دەبم. هاوکات لە ڕاگەندراکی فەرمیدا ئاماژە بۆ ئەوە کراوە کە یحیا جامع لەگەڵ سەرۆکی مۆریتانیا کۆبوونەوەیکی ئەنجام داوە و جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە یحیا جامع دەستبەرداری پۆستەکەی دەبێت و وڵاتیش جێدێڵێت. ڕاگەیاندنی ئەو هەڵوێستەی سەرۆکی گامبیا دوای چڕبوونەوەی گوشارەکانی سەری بوو لەلایەن وڵاتانی هاوپەیمانێتی ڕۆژئاوای ئەفریقاوە کە هەڕەشەی بەکارهێنانی هێزیان لە دژی کرد ئەگەر دەستبەرداری پۆستەکەی نەبێت. بۆ ئەو مەبەستەر سوپای هاوبەشی چەند وڵاتێکی ڕۆژئاوای ئەفریقا گەیشتنە سەر سنووری گامبیا. ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان دەڵێت لە ماوەی 22 ساڵەی سەرۆکایەتیکردنی گامبیادا ڕەوشی ئابووری و سیاسی وڵات کێشەی زۆری بەخۆیەوە بینیوە، بەتایبەت لە دوای قەیرانی سیاسی و بڕیاری دەستبەردار نەبوونی یحیا جامع لە پۆستی سەرۆکایەتی زیاتر لە 45,000 خێزان ئاوارەی وڵاتی سەنیگال بوون. کێشەی سیاسی گامبیا بە تەواوەتی کاتێک سەری هەڵدا کە سەرۆکی گامبیا بڕیار بوو پۆستەکەی ڕادەستی ئاداما باڕۆی سەرۆکی تازە هەڵبژێردراوی وڵات بکات، بەڵام لە بڕیارێکی تاگلایەنەدا بۆ ماوەی 90 ڕۆژ ماوەی سەرۆکایەتی بۆ خۆی درێژ کردەوە. دوای ئەو بڕیارە فەرماندەی باڵای سوپای گامبیا دانینا بە دەسەڵاتەکانی ئاداما بارۆ وەک سەرۆکی نوێی وڵات و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی گامبیا و دواتریش گروپی ئابووری وڵاتانی خۆرئاوای ئەفریقا ناسراو بە ئیکواس بڕیاری دەستوەردانی سەربازیاندا لەو وڵاتەدا. ئەداما بارۆ هەفتەی ڕابردوو لە نێو باڵێزخانی وڵاتەکەی لە سەنیگال سوێندی یاسایی خوارد و خۆی وەکو سەرۆکی شەرعی وڵاتەکەی ناساند و دەیەوێت لە زووترین کاتدا لە پۆستەکەیدا دەست بەکار بێت. یحیا جامع کە لە ساڵی 1994ەوە لە ڕێگەی کودەتایەکی سەربازیەوە بووەتە سەرۆکی گامبیا، دوجار لە فڕۆکەخانەی پایتەختی وڵاتەکەی فەرشی سووری بۆ ڕاخراوە و ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی وتاری ماڵ ئاوایی بخوێنێتەوە و بە فەرمی وڵات جێبێڵێت.